بەنامی خی گەورەی خێرامای تاکەر و خێر بێت سەر سەماعی مارۆ جا مەڵبەند و هەڵەبجە و کۆمەڵی دادگەری چینەوە جا پێشمەگە دێرینەکە و خەباتگێڕە زەحمەتکێشەکە و شاری و سەرەتا و سەحوی ماکۆ کردێنەوە پانەیەکە ئامادەکاری کردمی پێینەیە کە ئایندە نەتاومێ وەخت و حملەی هەڵبژاردننی ئاوەختە گێڵمێ یانەوە یانە بسەر ئەندامەکار و دەنگەکە پێی کۆمەڵی دادگەری کوردستانی کۆکردن هیچ چینە کە ئارۆ چڕێنێمە چینێوەنەی کە بەڕاستی زەحمەتکێشێ فرمانیە و ئینەی بێنێ بە تەوەنە و بناغە و ڕابوونی ئیسلامی کوردستانەنە و ئێ بێنێ هێزی بە گیان و بە ماڵ و بەگەرچە و گیان وە شافیدا شاکردە بە ڕاپێنا و ئادینینە تاوەکو ئی حاڵەتە ئاساییە پەڕهێمنایەتی ئارۆ ئاماندی پێی کوردستانی و خەڵک شەنەژیوە هەرپا ئومێدەوە ئێمە ئەنگامە یەکەم مەسر و پێشمەگەی دیرینی بێنە پینەیەکە ئێدی بەیا وەرەوەمە هەم ڕاشاچەنە وەرگێرمێ هەم پۆسە هەمکاری و پشتیوانی و پێینەیەکە ئایندەنە تامێ جە حەملە و هەڵبژاردنینە هەنگام بە هەنگامچەنی بڕیارەکە و کۆمەڵی دادگەری و چێنی بەرنمەکەی هەنگامە بنێمێ تاوەکو بە یارمەتی خی پەروەردگاری دەنگەوە خاص پێی کۆمەڵی دادگەریی سنوورەنە پێی لیستی 147 کۆکردنەوە من جارێتە خێرامەتەکە بسم الله الرحمن الرحيم أنا فايبرون كنبان إما أكو بيجمع الجدير كاني كوموري دادجري أمره لبارجاي مالبنت بامدبون جمارة كيباش لبيجمع الجدير كان وبنو من كذو بو بعض بشتي كردن لليستي كوموري دادجري بو أوي لمجادني برلمان إن شاء الله بلي كيباش بتوانين هاوکار بین ڕێگەی خۆمان لە ڕێگەی ئەندامەکانمان بۆ دەنگدان بۆ ئەوەی لەسەر سندوقەکان ئامادە بین داوا لە هەموو برایانمان لە هەموو خوشکانمانەکەی بە هەموو شێوەیەک بتوانن خۆیان وە کەسوکاریان و نزیکەکانیان قەناعەت پێ بکەن و بچنە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدەن. بەناوی خی گەورە بەندە سادق گەرمیانی لە کارگێڕی مەکتەبی شەهیدان و پێشمەگە دێرینەکان ئەمڕۆ بانگێش کراین لە مەڵبەندی هەڵەبجەی شەهید بە بۆنەی کۆبوونەوەی پێشمەرگە دێرینەکانەوە ئێمەش خۆشحاڵ بووین بە هاتنمان بۆ خزمەتی ئەم برایانە جایە کۆبوونەوەکەیش دیارە بۆ ئەمە بەستەیە ئێمە ڕۆژانێکە بوو ئەم برا بە ڕێزانەی کە ئێستا لە خزمەتیان ناین بناغە و داڕێژەری ئەم سەحوەیە بوون کە خی پەروەردگار الحەمدولله سپاسەکەین کە ئیسە نەتیجە و بەرهەمێکی باشی هەیە و گەیوەتە ئەوەی کە کۆمەڵێکی بە ناوی کۆمەڵی دادگەری لێ پەیدا بووە کە خاوەنی جەماوەرێکی باشە کە خاوەنی با بڵێن نفوس و وەزعێکی باشی خۆی هەیە الحەمدولله ئێمەش مناسبەتەکە بۆ ئەوەیە بۆ مەوزوعی دەنگدانە بۆ مەوزوعی ئەوەیە من ڕۆژانێ بوو بە چەک و بە خەباتی شاخ و دەشت و دەری کوێستانەکان بوون بەڵام ئەمڕۆ ئەو جیهاد و خەباتە هاتۆ دەسەر مەسائیلی دەنگدان کە ئەم برایانە دڵسۆزانە خەمخۆرانە لێ ببڕێن تاوەکو ئەم کارە کە کاری پەرلەمانی و هەڵبژاردنە پشت بەخوای بە هەموو لایەکمانەوە کۆمەڵی دادگەری بە قۆناغێکی باش سەر بخەین ئینشاءالله بچێتە مەرحەلەیەکەوە کە دڵی دوژمنان بتەقێنێ و دڵی دۆست و خۆشەویستانیش خۆش بکا و سەربەرزی هەموو لایەکمان ئینشاءالله بەنسیب بێت. وەڵام برای بەڕێزم ئێمە بۆ نمونە هەر لەم ڕۆژانە من لە خزمەتی کۆمەڵێک دکتۆری بەڕێزا بوومیکە لەوانە کاک دکتۆر خالید بوو کە باسی ئەوەی کرد خوا پاداشی باتەوە کاتی خۆی کەویستیان دەستوری کوردستان دابنێن ئەو دوو برایە لە کۆمەڵ و لە یەکگرتوو کە بوونە بەرگری کارێکی سەخت لەوەی کە ئەو دەستورە تێنەپەڕێنن کە کۆمەڵی یاسای تیا بوو کە پێپێشەوانەی دەستوری ئیسلام بوو لەبەرەوەی کۆمەڵی دادگەری بۆیە هەوڵی ئەوەیەتی بچێتە ئەو شوێنە بچێتە ئەو جێگایە بۆ ئەوەی هەر شتێک هەر بەرنمەیەک هەر یاسایەک پێچەوانە بێ بە دین و ژینی گەلەکەمان ڕوبڕووی بوەسینەوە و ئینشاءالله نەهێڵین هیچ یاسایەک پێچەوانەی یاسای ئیسلام دەربچێ و بەسەرمانە تێبڕێت.